بەڕێزانم ئەم کاتەوە و کاتێکتان باش ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر سادە ئەکەین کە لەم چەند ڕۆژەی دواییە چەند هاوڕێکمان پرسیاریان کرد ئەویش ئەو نسبەتەی کە بەکارهێنین لە تۆلان یاخود تایلۆسین بۆ نەخۆشی خاڵی ڕەش. ئێمە ئێستا چونکە ئەم دەرمانە و کووتومانە دائیمە ئەبێ بەیانی بە تازەی ئامادە بکرێ و ئێوارەش پێش نووستنی تەیرەکانیان گوڵۆکوژاندنەوەیان ئەو کاتە بۆیان ئامادە ئەەکەین. ئێستا یەک کەوچک لە ئاوی ئاسایی ئەیکەمە ناو قاپەکەوە. ئەمە تۆزێ زۆریشە لەبەرەوەی پێش ئەوە ئاوی تیا بوو، با هەر یەک کەوچک بێت بۆ ئەوەی تۆزێ زیاد کەمتر لە کەوچێک ئەگەر سەیریکەین ئەیکرێ ناو قاپەکەوە. دوای ئەوە ئەمە دەرمانی تایلۆسینە بۆ یەک بێچوو، ئەمەنە بەکارئێنین بۆ یەک بێچوو. دوای ئەوە جوان جوان تێکی ئەین کە تاوەکو بە تەواوی دەرمانەکە لە ئاوەکە ئاتوێتەوە تا بە تەواوی وەک ئەیبینین دەرمانەکە توایەوە هیچی تیا نەما. زۆر گرنگە ئێستا چی بکەین چونکە ئەوەی کە بەکارهێنین نسبەتەکەی زۆر زۆر کەمە، تاقی یەکەمەوە بزانم تاڵە، بەڵێ تاڵە. ئێستا ئاوا زۆر زۆر چاکە. ئێستا چیەکەین؟ ئەمەنەش دانی بڵین خواردنی بێچووی کەناری کە ئامادەکراوە بە تایبەتی ئەیکەینە ناو قاپەکەوە. تێکین زانین ئایا ئەوە کەمە یا زۆر یا باشە. جوان جوان تێکی ئەین بەم شێوەیە خۆی ئەو خواردنەوە دروستکراوە کە زۆر بە خێرایی لە ئاوی ساردە. تەوان ئێمە ئێستا ئاوی ساردمان بەکارهێناوە. ئاوی ساردمان ئەگەر ببینین ئێستا شلە، ئەیبینین ئێستا شلە. چیەکەین؟ ئەم قاپەمان هەیە لێرە، ئاومان گەرم کردووە و ئەیکەینە ناو ئەم قاپەوە بەو شێوەیە. ئەمیش ئەخینە ناوی وازی لێ ئێنین هەتاوەکو خواردنەکە خواردنی بێچووەکە، چونکە نابێ خواردنی بێچوو بە ساردی بیرێ بە بێچووەکە، ئەبێ وەک وابێ کە لە دەمی دایکەکەی یەدە دەرەوە، ئەبێ شلەتێن بێت و دەرەجەی حرارەتی 36 دەرەجەی سەدی کەمتر نەبێت. ئەویش وەکو ئەو شیرە وایە کە دایک یا بە مناڵ ئەویشە دەرەجەی حرارەتەکەی 36 دەرەجەیە. ئەتوانین بەهۆی پێستی دەستمانەوە تاقی بکەینەوە بزانین تا چ ڕادەیەک گەیشتۆتە ئەوەی شلەتێن بێیان نا. تێکی ئەین بەم شێوەیە بۆی بە قەراغی قاپەکەەوە نەنووسێت. بەم شێوەیە ئەگەر سیرکەینە سە وردە شلەکەی کەمە بێتەوە و توونە بێت، ئەو کاتە بە خێرایی ئاهاتە خوارەوە تا بمێنێتەوە زیاتر ئەو خواردنەوە دروستکراوە پسکیتێکی زۆر زۆر وردە و ڤیتامینات و کانزا و هەموو جۆرە پێویستێکی بۆ مناڵ بێچووی کەناری تایە، پرۆتینی تایە. لەبەر ئەوە هەتا بتوێتەوە توونتر ئەبێت. ئەگەر سەیریکەین ئێستا درەنگترێتە خوارەوە، چکە حسابی ئەبێ ئەمەوە بکەین ئەو بێچووە لە یەکەم ڕۆژ کە هەڵیەت یا لە دووهەم ڕۆژەوە ئەبێ ئەو خواردنی کە هی تێ شل بێت توون نەبێت بۆ ئەوی تووشی قەبزی نەکات. چکە هەتا تەمەنی بەرەو پێشەوە بچێت ببێ 5 ڕۆژ 6 ڕۆژ 7 ڕۆژ ئەم خواردنە زیاتر توونیەکەینەوە بۆی زیاتر ئیسفادەی لێ بکات. ئەگەر بیبینین ئێستا وردە توونترە بێت. ئێستا چی یەکەم ئێنم؟ ئێستا شلەتێن بووە. ئێستا هەستی پێ یەکەم کە گەرمیەکی تایە کە ئەتوانم ئێستا ئەمە ئامادەیە دەری ئەهێنم بەم شێوەیە. ئێستا ئەوە بەشی بێچوویەکی ژەکا بە زیاییشەوە ئەگەر سیرکین توونتر بوو لە یەکەم جار
و ئەیینێ جارێک بەیانی پێش ئەوەی کە یەکەم جار گڵۆب لە بێچۆکانەکەینەوە یەکەم شت بێژەوەی دایکەکەی خواردنی باتێ ئەبێ ئەم خواردنی بینێ بۆ ئەوەی دەرمانەکە کە تایلۆسینە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار کاتە سەر ئەو ڤایرۆسەی کە بۆتە هۆی دروستبوونی نەخۆشی خاڵی ڕەش و ئێوارانی شەویش پێشەوەی گڵۆپیان لێکوژێنینەوە بە هەمان شێوە هەوڵ ئەین کە جارێکی کەش بێن بە بێچۆکان بۆی تا بەیانی تەسیری تەواوەتی هەبێ و لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژە بە مەرجێک تایلۆسینەکە بە نسبەتێکی وا بیکەیتە ناو وەک وتمان ئاوەکە تامەکەی زۆر تاڵ بێت بۆ ئەوەی تەسیری بە تەواوەتی و بە خێرایی لەسەر نەخۆشیەکە بکا و لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بێچۆکە چاک کاتەوە بەڕێزان شتێکی کەش هەیە کە لەوانەیە لەو پێش باسمان نەکرد بێت تایلۆسین یەکێکە لەو دەرمانانەی بە مەرجێک ئەمە لێرە پێڵن تولان بە مەرجێک کە ئەو دەرمانە ئەکسپایر نەبوو بێت و لە شەریکەیەکی باش دروست کرا بێت بۆ نەخۆشی زۆربەی نەخۆشیەکانی کە لە کوردستانە هەیە بەکارێت وەکو ئەو نەخۆشیانی کە تووشی قاچی کەناریە بێ و ڕەشە بێەوەی کوژێ یاخو نەخۆشی ئاوڵەکە لە دەنووکی یا و لە ناو دەمی کەناری ئەیە یاخود نەخۆشی چاو ئیلتیهاباتی چاو ئیلتیهاباتی ڕیخۆڵەوە بە خۆی بە تاکیدی بۆ ڕیخۆڵەشە و بۆ ئیلتیهاباتی سیەکان بەگشتی تایلۆسین یەکێکە لەو دەرمانانەی کە زۆر چاکە بەکارێت بۆ کەناری و بە نسبەتێک کە بۆ هەر کیلۆیەک پسکیت یاخود بۆ هەر لیترێک ئاو 2 غرام و نیو لە تایلۆسین ئەکرێتە ناو ئاوە و تێکەڵە کرێ و ئەیرێ بە کەناری واتە بۆ نیو لیتر ئاو بۆ نیو لیتر ئاو غرامێک و 750 غرامێک و 750 گرام میلیگرامە ئەفو بەکارێت داوای لێبوون نەکەم سەریشمان لێ شێواوە کاکەدەی چاوەکە من و هیوادارم سوود لەو بابەتە وەرگرن و لەکەم و کوڕیشمان ببن و زۆر سوپاس کاتێکی خۆش بۆ ئێوە هیوادارین کەس بێچۆکانی کێشەی نەبێت و پێویستی بەو دەرمانە نەبێت کە بەکاری بێنێ زۆر سوپاس دووبارە